تشنا هاتانها چه بحث لسروي بابتي تكرن صبرت قرتنا إبراهيم عباس ونضاميناوي بەڵێ ژیناڵۆتە ڕۆژنامەنووسی ئیبراهیم عەباس لە ماوەی ڕابردوودا کاری ڕۆژنامەنووسی و هەم مامۆستای زانکۆ هەم کۆمەڵێک کاری بوو بەڵام شەوی ڕابردوو لەلایەن هێزێکی تایبەتیەوە دەست بەسەر دەکرێت و من ئێستا لە ماڵی ڕۆژنامەنووس ئیبراهیم عەباسم بۆ ئەوەی زانیاری زیاتر هەم لە خێزانەکەی هەم لە دەوروبەر و نزیکانی وەربگرین کە دوێنێ شەو چێ بوونەوانەی کە هاتن بۆ ماڵی ئیبراهیم عەباس یا خۆدە و کەسانەی کە دەیانویست دەست بەسەری بکەن و دەمەوێ قسەی زیاتر لەگەڵ خێزانی کاک ئیبراهیم بکەم بۆی لێ بپرسم سعدی خانەگەربەی تێرە لە جەنابەت بپرسم ئەوانە چێ بوون کە هاتنە ویستیان کاک ئیبراهیم دەستگیر بکەن ئەوانەی کە هاتن دوێنێ شەو سعات 8 شەو بوو هاتن لە دەرگاندا منیش چم دەرگام کردەوە کوتیان کاک ئیبراهیممان دەوێت من یەکیانم ناسیەوە ئاسایشی مەسیفیە بەڵێ لەبەرەوەی جارێکی دیتومە بەڵام ئەوانی دیکە وەچی دیتە من ئەوان تایبەت بوون یعنی ئەوە نەبوون ئاسایش و شتیوان نەبوون ئەوان گوتیان کاک ئیبراهیممان دەوتم بەخوای لێرەنیە و گوتیان چۆن لێرەنیە و سیارەکەی لێرە بوو بەڵام ئەو دوێنێ سعات 4 بوو گوتی سعدێ زۆر بێتاقەتم برادەرێکی هێناوی لە زانکۆی بەیەکەوەنا گوتی پێکەوە دەچمە ڕۆ ئێوار دەچمە لایوی داوەتیشی دەکەم و هەم بەسیشیان هەیە ئەم ساڵ ئاخر ساڵی مەرحەلەی زانکۆیەتی ئەو گوتی ئیشەکەش هەر لەوێ بەعسەکان لێت لەگەڵوی تەواو دەکەم گوتم باشە مادەمان بێتاقەتی بچووکتی دەچم وڵا ئەو سعات 4 ڕۆی من زۆر سوێندم بۆ خواردن گوتم بەخوای لە ماڵ نییە بە گۆڕی پێغەمبەری تم بە گۆڕی بارزانی لە ماڵ نیە ئەنجا نهات بەڵام هەر هاتە ئەو ژوورەی تەماشای غورفەی کرد و بەڵام ئەو ئاسایشێ مەسیفی گوتی من داوای لێبرنم هەیە بەڵام دەبێ هەر بێمە ئەو ژوورەی هات وڵاوان چوونە دەرێ هەتا سعات 1:30 ئەوان هەر لە بەدەرگای بوون هەر بە سەهارە چیژ نەبوون 3 سەهارە 4 سەهارە بوو 4 دەوری ماڵمیان گرتبوو هەر لێرە بوون هەتا بەیانی زانیم کە سعات 2 شەوێ هەر لە ماڵی برادەرەکەی ئیبراهیمیان دەستگیر کردووە بەڵام وەکو هەواڵ پێم گەیشتووە دەڵێن زۆر بە ئاسایی و ئەوە ئیبراهیمیان برتە دەرێ بەڵام ئێستا وەک دەزانم لە ئاساییشی گیراوە کوتیشیان جێگایەکەی باشە و نیان برتە سجنیشەوە لەکەن خۆیان داناوە هیچ هەواڵێکتان قسە لەگەڵ کاک ئیبراهیم نەکردووە ئەمڕۆ وەڵام من هیچ هەواڵێکم نییە و بەس ئەوەندە بە تەلەفۆن بەمەیان گوتە قسەشم لەگەڵ نەکردووە هۆکارەکان پێ نەوتون بۆچی کاک ئیبراهیم دەستگیرەکرێت نابەخوای بەس گوتیان ئیشمان پێ و 1-2 قسە لەگەڵ دەکەین هەراندا جەماعەتی هاتنە ئێرە داواکاریەوە چی وەکو خێزانی داواکاری من ئەوەیە کە ئێوە و جەماوەر خەڵک بە هاوکاری پیاوەکەم بێت و من داواکاریم ئەوەیە کە بەر ببێت